جەڵدەی دڵ یاخود مێشک لە چەند ساڵی دواییدا لە سەرتاسەری جیهان ڕووی لە هەڵکشان کردووە، بەتایبەت لە وڵاتانەی کە سیستەمی خۆراکی و ژینگەییان خراپترە بەراورد بە وڵاتانەی ژینگەیەکی پاکتر و ئارامتریان هەیە. بەپێی ئامارەکان لە ساڵی 1990 تاوەکو ساڵی 2019 دوو بەرابەر توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و مردن بە چەڵتە زیادی کردووە. بە جۆرێک لە 12 ملیۆن کەسەوە بەرز بۆتەوە بۆ 18 ملیۆن کەس. پزیشکانی هۆکاری زۆربوونی نەخۆشیەکانی دڵ و جەڵتەی دڵ و مێشک بۆ قەلەقی و نەبوونی سیستەمی خۆراکی گونجاو و وەرزش نەکردن و خواردنە خێراکان دەگەڕێنەوە. کە خوێن بۆ ماسوولکەکانی دڵ دەبا نۆکۆ لە کوردستان لە هەموو جیهانە ئێستا جەڵتەی دڵ لە چاو 50 ساڵ 6 ساڵ لێرەوە پێ زۆر زیاد کردووە لەبەرەوەی شێوازی ژیانی ئینسانەکان گۆڕاوە، مرۆڤەکان گۆڕاوە. پێش 50 ساڵ ئینسانەکان زیاتر چالاک بوون، جوڵەیان زیاتر بوو. یەکەم شت. دووەم شت شێوازی خواردنیان کە خواردنەکانیان تەندروستتر بوو. خواردنی ئێستا زۆربەی فاست فود و چەورێکی زۆری تێدا و خوێی زیاتری تێدا و هەروەها شێوازی ژیانی ئینسانەکان گۆڕاوە لە ڕووی ئیشوکارەوە. ئێستا سێدەنتەری لایفستایلە، واتە ژیانی زۆربەی ئۆفیس و دانیشتنە، ژیانیەکی جوڵە و بە حرەکە نییە. ئەوە شتێکێکە لە سەبەبەکانە و جگەرە کێشانیش و نێرگەلە کێشان بەتاتی بەداخۆ لە کوردستان نێرگەلە زۆر زیاد بووە کەمە زۆر خراپە. ئێمە چەنەها گەنجی تەمەەن 20 ساڵەکانمانێک کە بۆی نێرگەلەوە تووشی جەڵتەی دڵ بوون. پزیشکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە خۆیان بە دوور بگرن لە خواردنە خێراکان، چونکە هۆکارێکی سەرەکیە بۆ گیرانی دەمارەکانی دڵ و بەرزبوونەوەی ڕێژەی کۆرسترۆڵی خراپی خوێن و بۆ هۆیشەوە گیرانی دەمارەکان ڕوودەدات و مەترسی مردنی پێشوەخت بەهۆی جەڵتەوە زیاتر دەکات. وەکو خۆپاراستنێک باسی ئەوە بکەین باشترە هەموو کەسێکە هەستی کرد شتێکی ناهەموار یا شتێکی تازە دروستە بێ لە ئازاری سنگ یا تونگبوون یا سەرگەشت خواردن یا هەناسە سواری سەردانی دکتۆر بکات. دەستنیشان کرا کە ئەم کەسە نەخۆشی مەسەلەن بەرزبوونەوەی فشاری خوێندی هەیە یا ماسوولکانی دڵی باشیش ناکە، یەکێک لە سەڵامەکانی دڵی باشیش ناکە. ئەو ڕێنمایانی کە دکتۆری پسپۆڕ ئەیاتێ لە خۆپاراستن لە سترێس و نەخواردنی هەندێک خواردنکە بێتە هۆی زیاتر فشار و لۆتخستنە سەر و نەخۆشیە، یاخود بە ئەزمایشی تاقیگەیی کە پێی ئەڵێ ئەو شتە مەسەن بۆ نمونە پەستانی خوێنی بەرزە، کۆلیسترۆلی بەرزە، هەندێک ڕێنمایی ئەکات و لە ئەنجامە هەندێک دەرمانی بۆ ئەنووسێ. جاران ئەگەر جەڵتەی دڵ تەنها لە نێو کەسانی بەتەمەن و سەر و تەمەنی 6 ساڵ ڕووی بدایە، ئێستا ئامارەکان دەری دەخەن بە ڕێژەیەکی بەرچاو جەڵتەی دڵ لە نێو کەسانی تەمەن 30 ساڵ بەرەو سەر و بڵاو بووەتەوە. ئامارەکان دەری دەخەن تا ساڵی 2050 ئامارەکانی مردن بە جەڵتەی دڵ چەند هێندەی ئێستا زیاتر دەبێت. وەرزشکردن و خۆپارێزی، دوورکەوتنەوە لە خواردنی خێرا مەرجە بۆ دووربوون لە جەڵتەی مێشک و دڵ. بەڵام ژینگەی پیس و ئاڵوودەبوو بە مادە کیمیاییەکاندا هەرێمی کوردستان جارێکی دیکە هۆکارە بۆ مردنی کتوپڕ و نەخۆشیەکانی دڵ. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.